بله تماشاوانێژە لێگومانێکیش بابەت و پرسین هەری گەرم لە عێراقێ مجارە نەفتەیە تایبەتیژی پشتی پەژراندنا یاسایە بودجەیەدی یاسایە نەفت و غازێ هەربەت عێراقێکیشان وڵاتên bi bandorên berhem înana naftê berê xwe bikenî 63 salan beriya nihanek beriya niha ji ber ku li 14 Septemberê OPEC li Bexda hatiye damezrandin OPEC weku rêxirawe naftî hani Iraq di warê naftê de welatekê bi bandor e lê heta vê gavê ji Iraqê tu yasayek nîne taybet bi îdarekirina melefa naftê be proje yasa heye heta nûke li parlemanî xandin bû nehatiye kirin bi sedema gelek sedeman bêguman bê îca ta hingî digot qaş wê Iraqê da beş bike heta dawiyê berhal sebaretî şandina nafta Herêma Kurdistanê ku pêtîrî du mehan hatiye sekinandin bû bazarên cîhanê gelo ev rewşe berevkî vegeşt birêz Diktor Sabah Subhî ewendamê Lîjna Neft û Gazê ye li Parlemanê Iraqê wê yekî ji parlamenterên ektîv ve zûzû em servan pirsan bêguman evî mêvan dikin. Diktor hûn xêr hatin her çend cum'e spas bo derfete mijara careke din wê wevdekî hikûmeta Iraqê û herêmê çîte Tirkiye ji bo şandina naftê henî ev pirse berev kî vegeş gelo her şantên diçin diçît naft naçî سەرەتا سڵاو لە جەنابەت کاکار و گەشت بینەرانی کوردستان بسیار بەڕاستی ئەو کێشەیە قاڵبەکی تەکنیکی سیاسی بەخۆ گرت بەداخەوە ئێمە تەسەوڕمان دەکرد سەرەتا لایەنێکی صرف تەکنیکیە بەڵام وا دەرنەکەوت سەرەتا لایەنی تورکی وای تێگەیاندبوون کە مەسەلەی بۆریەکانی نەوتی کە نێوان هەرێمی کوردستان تا جیهان دەڕوا کێشەیان هەیە پاساوی بوومە لەرزە و بابەتی دیکە بەڵام دەرکەوتووە نەخێر لایەنەکان سیاسیە دوو لایەنی سیاسی سەرەکی هەبوو یەکەم لایەنی بابەتی ئەوە بوو هەڵبژاردنەکانی تورکیا خودی هەڵبژاردنەکانی تورکیا کە ئەویش کاریگەری هەیە بەڕاستی لەسەر ڕێڕەوی هەڵبژاردنەکە مەسلەی هەرێمی کوردستان مەسلەکی قەومیە بەنسبەت ئەوان هەر گۆڕانکاریەک لە هەر بابەتێک لە بابەتەکان ئەوە کێشە دروست دەکات لایەنی دووەم لایەنە سیاسیەکەی دووەم ئەوەیە ئێمە بەڕاستی ئیتیفاقێکی نەفتیمان کرد لە چواری 2023 لەگەڵ حکوومەتی عێراقی ئەو ئیتیفاقەکی کاتیە تا یاسای نەوت و گاز دەردەچێت بەڵام لایەنی تورکی ناڕازی بوو لەسەر ئەو ئیتیفاقیە لەبەر دوو هۆکار باسی ئەوەی کرد کە هۆکاری یەکەم ئەوەیە ئەوان دەبێت بەشێک بن لەو ئیتیفاقا لەبەرەوەی هەرێمی کوردستان ئیتیفاقی پێشوەختێکی دووە لەگەڵ تورکیا و نابێ ئەوانە بازدەن لەسەر ئەم ئیتیفاقا دووەم بابەتی قەرەبووکردنی حکوومەتی عێراقیە بەپێی قەراری محکەمەی تەحکیمی فەرەنسا دەبێت تورکیا قەرەبووی حکوومەتی عێراقی بکە بە ملیارێک و 500 ملیۆن دۆلار ئەوەش لایەنەکە بەنسبەت ئەوان شکستە طبعا ڕۆڵی تورکیا لە ناوچەکە ڕۆڵێکی هێزێکی ئەقلیمی دەبینێت ئەو هانییە بە ئاسانی بتوانێت تەجاوزی بکەیت بەڵام تەدەخولکردنیش لە بابەتێکی هەستیار وەکو نەوت کە ئێمە ئەتیباری دەکەین نەوت بابەتێکی قەومیشە نەک بابەتێکی اقتصادیە مەسلەی سیادەی قەومی تێدایە ئێمە بەپێی مادەی 111 و 112 دەستور کار دەکەین بەڵام ئێستا بووە ئەمری واقع بە حکمی ئەوەی کە ئێمە قانونی نەوت و گاز ئیشی لەسەر دەکەین و دەبێت بەڵێ دکتۆر پاشان دەمێ بەحسان دەکەن توژی وەکو تەژی گوتی توزانی یەکێش بنامایان وان هەموو گوهارتنین جیۆپۆلۆتیک هەڤڕێکین سیاسی بابەتên ئابووری و چەقاوێژێک بابەتێ وزە تایبەتی لە دەڤەرەوەی کە تەگوتی مژارە نەفتێ ڕەندێکی نەتەوی هەیە و نەتەوە پەرستین تورکیە بوو نمونە کوێگاڤێوان vêneqlê هەڤڕێکیا هێزی دەرەنجامên هەڵبژاردنانێکی لای کردبوو بەرحال ئەف هەموو سەدەمێن تەگوتی ku ڕاژ بڤی ئاواییە ئیدی تورکیا ئامادەنیە قەرەبوویە عێراقی بکە فعلا تورکیا وڵاتێکی بە باندۆری ئەقلیمیە بازارێکە ji بۆ گەهاندنا naftê بۆ وڵاتên dervet û zanî sê kişwerên bi bandor bi hev re girê dided lê em ji bîr nekeyin rewşa aboriya Tirkiye rewşeke perîşan û gelekî xirab e berdam lîreyê Tirkiye rêkordên daşkandinê dişkenî berember dolarê Emerîkî ke hata van pêş hatan da tu dibînî gelo Tirkiye hinekî icabîtir ve vê carê بەڵێ ئەمن ئیطلاعم کرد خۆم لەسەر ئەو مخاتەباتەی نێوان وەزارەتی نەوتی عێراقی لەگەڵ حکوومەتی تورکیا کردیت هەنگاوی یەکەم ئەوە بوو لە مانجی چوار دوای ئەوەی کە ڕێککەوتنەکە ئەنجام درا حکوومەتی تورکیا داوای لە عێراق کرد کە وەفدێک بنێرێتە تورکیا بەڵام وەزارەتی نەوتی عێراقی وەڵامی داوە کە ئێمە حازر نینە بینێ تورکیا بەڵکو دەبێت ئێوە وەفدان بێتە عێراق لەسەر ئەو بابەتە تقریبا مانگێک ڕۆشت بەس ئەوەندەیە
ئاچێ دێتە لایەنەکە لایەنی ئابووری تورکیا زەرمەند دەبێت بە نەڕۆشتنی نەوت لەبەر ئەوەش دائیمەن ئیتیساڵاتیان بەردەوام هەیە ئەمنیش ئیتڵام کردووە لەسەر ئەو مخاتەباتە هەز دەکەم لایەنی تورکی ڕۆژ بە ڕۆژ لە دوای ئینتخاباتەکە کە ئەردۆغان دەرچوو ئێستا دەیەوێت زوو بابەتەکە چارەسەر بکە کێشێکی گەورەیە بەنسبەت ئەوان بڕێکی گەورەی نەوتی هەرێمی کوردستان ناچێتن بۆ بازارەکانی تورکیا خودی تورکیا هەر بۆ ئەو مەبەستا هەوڵ دەدا کەوا ئەو کێشەیە چارەسەر کە هەتا مادەی 13 لە فەقەرەی 2 ئێمە ئەوەکمان کردووە یعنی بەدیلمان داناوە بۆ ئەگەر هاتوو نەوت نەڕۆشت لە فەقەرەی 2 باز دەکات دەڵێ ئەگەر نەڕۆشت ئێمە تەوزیعی دەکەین لەسەر کارگە ناوخۆیەکان کەواتە ئەوەش ڕەدعکە بەنسبەت تورکیا ئەگەر تورکیا لە ژێر مەترسیدا ئەگەر هاتوو نەڕۆشت هیچ حکوومەت عێراقی وەزارەتە نەفتا عێراقی عالی دنیا عێراقی گەلو تدبینی کو بێ مەلەفێ جددینە فعلا جبوك نفتاري ما كردستان بچيت بالتصوري خۆم بە تەسەوری شخصی خۆم کە ئەو ئیزافەکردنی ئەو مادەیە هەدەفی عێراق و وەزارەتی نەوتی عێراقی ئەوەیە کە ئەو نەوتە نەچێتن بۆ تورکیا ینی نەچوونە بێ نافتێ وەکە پرزگirێکێکی کێشەیەکی ji barêmê دروست bikin بۆ نەچوونە نفتاری ئەم وێ نفتێ بەدیلێکی بوو ببین ئێمە لە سیف سایدین لە هەموو نەوەیەک سیف سایدین چۆن ئێمە ئەگەر بڕوا نەفتەکە نەڕوات هەر 12.6%ەکەمان هەیە بە پێچەوانەوە ئێمە لە جیاتی ئەوە ئێمە نەوتەکە ئەگەر بە ڕێکەوت لەگەڵ سۆمۆ تەنسیقمان هەیە کە بیفرۆشین خۆی چێ زەرە دەکات لەو بینە حکوومەتی عراقی زەرە دەکات لەبەر ئەوەی ئەو داهاتە نایەتە جێی بەڵام ئەو داهاتی تری هەیە مەسەن لە بەسڕەوە نەوت دەڕوا کێشەی سیولەی مالی نییە ئەو بابەتە ئەگەر ئەمە 400,000 بەرمیلەکەی تەوزیەکەین لەسەر کارگە ناوخۆیەکان بە پێچەوانەوە استفادەی یەکجار زۆر دەکەین لە ڕووی وەکێتە گوتی نفتا عێراقی وەکو تەسەوراتە وەکو سەرنجێکە شخصی ji ber ku tu ji nêzik verawşê dişopînî diktor yanî wezareta nefta Iraqê bû dilêwênîne nefta herêmê biçît veke tu dibêjî خۆی ئەوە لایەنێکی ئەقلیمی تێدا بێگومان یعنی لە سەروی ئێمەیە طبعا سراعەتی ئێرانی تورکی هەیە لە بواری نەوتی و ئەو سراعەش ڕنگدانەوەی هەیە لەسەر یاساکانی عراقی لەسەر مؤسساتی عراق یعنی ئەتوو تەمەشای ئەو بابەتانە دەکەی بەخیر ئێمە دەزانین ئەو ڕێڕەوی یاساکە هەدفێکی معەنی هەیە لە یاسای بودجەکان دەک مەساڵحی ئەقلیمی پاراستووە بە تایبەت ئێران لەو بابەتە بابەتی ئیتیفاقی نەوتی هەوڵ دەدەن کەوا هەرێمی کوردستان ئێستا ئێمە هیچ کێشەمان نەماوە لە ڕووی ئیتیفاقە نەفتێکەوە نەوتیش ئەگەر دەرچێن دەرنەچێ ئەمە هەر سابتین لەسەر بابەتەکە و 12.6%. بەڵام لەو بابەتە ئەگەر هاتو تورکیا زەرمەند بوو بە سوود بۆ ئێران دەگەڕێتەوە. بەێ دکتۆر طبعاً بابەتی مەبەنیە بەس مەبەستان بوو ئەم vê pirsê bikên ji ber ku tu dizanî ji îran û Tirkiye wata bermayekên Osmanî û Safawîyan bi sedan salan berdewam hevrikan hebû li ser Bexdad carê Bexdad kir cariya dî Bexdad kir yanî vê gavê jî bandoriya Îranê pêtil ser Iraqê tête dîtin û hewlên Tirkiye bû vêkî gel û yanî tu dibînî hewlên Tirkiye bi arasteya ku hejbûna wê jî li Iraqê hebî lawazin يعني نكاريد برسينجي إيراني بقريت؟ هر يكو مصالح خاصة خويه وهر يكو أداتي خاصة خويه يعني استاذ مشاهدة إيران أدواتي خوي ميليشيات كان أحزاب كان بدبرسة كان تركيا نا تركيا جواز سياستك آليات كان فرقية في شاري آوة في شاري بازرقانية في شاري سياسية لقل أمريكا حلفي ناتو يعني قوة كان فرقة حتى توجهات الشارع ئەنجا لێرە تەمەشا دەکەین کە هەر یەکە نەوە عاداتێک بەکاردێ ئێستا ئەگەر تەمەشای هەژمونی تورکی بکەین بە فشارە فشاری ئاوە فشاری سیاسی عسکەریە بەس لە هەرەمی بڕیار لە ئیراقدا تو نابێنی ئیران باندۆرترە بەڵێ ئێران جارێکێدم بۆ ڕاوشا هەنووکەی دکتۆر یاسایە نەفت و غازێ تو دزانیژی بەرینگیژی مەگوت هەڵبەت ئەبروکە 63 نەکە بروکە مەهانە لێ ئیر و یادە 63 ساڵڤەگەرە دامەزران ئۆپێک لە بەغدادەکردن هەرچەندە لەوی پانکارتێ پشت میوانە بۆ 6 ساڵی دامەزران چون دام سەرێکۆزی عێراقی هەم وەزیرێ نەفتی ڕاست کرد بە یاسایی بۆ ڕاستی بەرحاڵ عنی یاسایە نەفت و غازێ پرزگیرەکان چارەسەر دکە عێراق 63 ساڵە ئەندامە ئۆپێکە ئۆپێک لە بەغداد کە دامەزران حتا vê gavê vî وڵاتی یاسایەکی تایبەت بە نەفت و غازێنی نە و ئەف یاسا وەکو پرۆژە یاسا لە پەرلەمانی هەیە عنی ئەگەرەکە گەل و بخەنە دەنگدانێ ئەف پرسەیەک لای بی بەڵێ خۆی ئێمە
تاکە وڵاتی نەوتینە کە ئینتاجی نەوتمان هەیە ئەوەندە خەلە زۆریشمان هەیە یەک نەبوونی یاسای نەوت و غازی سروشتی دەستێنرێت وەکو هیچ وڵاتێک نییە کە ئینتاجی نەوت بکە. سێیەم مەسلەی تەنظیمکردنی ئەسعار و ئەسواق ئەویش بە هەمان شێوە پەشێویی زۆری تێدایە. مەسلەی ئەتیمادکردن لەسەر شەریکاتی عالەمی ئەوانە هەمووی کێشەیە، کێشەکانیش هیچ وڵاتێکی منتج بۆ نەوت و کە ئەندامە لە ئۆپێک وەکو عێراق نییە. بەڵام خۆی ئۆپێک منەظەمەیە کە تەنظیمی دووشت دەکات، تەنظیم بازار نەوت دەکات، تەنظیمی سعریش دەکات. نرخی نەوت لەکن هەموو وڵاتانی ئەوانەی ئینتاجی نەوت دەکەن زۆر گرنگە لەبەر اقتصادیاتیان لەسەر و ئەتیماد دەکات. ئێمە لە سەروی هەموو وڵاتەکانی دیکە ئەتیمادمان لەسەر نەوتە زیاتر لە ١٩٠ یعنی حتا ئەگەر ئەوها دەشبهێنرێت کە ئەگەر هات و هەر خەلەلێکی بەسیط لە سعری نەوت بکرێ ئێمە دەوڵەتەکەمان دەڕوخ بە تایبەتی سعری نەفتیش تهدید کراوە کە بەرمیلی بەچامی بۆ 3 ساڵی تر. بەڵێ دکتۆر مجارە غازە سروشتی توزانیجی ساڵێن دەربازبووی بە بەهایەکی گران عێراقی بەردام غازە سروشتی لە ئیرانê دکرین و دەمەکی دە عێراقی بخوا غازە سروشتی هەیەوەی کە سەرێک وەزیرên عێراقی گوتی ساڵانە بارێ 4 ملیار دلاران غازامە هەوا دەچیت باڵاش دەچیت کەواتە وەبەرئانین کەرتی غازە سروشتی دا و دوزانی بارە پترێشێژی لە هەرێما کوردستان هەیە ئەف پرسە چاتێ دەیدارێک. بەڵێ ئێمە لە جەولەی پێنجی جەولەی تەراخیزی پێنجەم کە ئەنجام درا هەندێک وەکو دەڵێ هەندێک عقودی شەرمێنانە هەبوو بۆ ئەوەی ئەو غازە سروشتیە سوودی لێ وەربگیرێت بەر ملیارها دۆلاریش دەڕوا بۆ کڕینی غازی سروشتی لە ئێران. بە تەسەوری خۆم لایەنێکی سیاسی هەیە کە فشار دەخاتە سەر حکوومەتی عێراق کە زۆر احتیمامی پێ نەدا بەڵام خۆشبەختانە حکوومەتی عادل محەممەد شەیاع سوودانی کە ئەوانیش پێشتر ئەو ئیشیان کردبوو عادل عەبدولمەهدی هەوڵیدا کە غازی سروشتی ئیستیفادەی لێ بکە. ئێستا حکوومەتی محەممەد شەیاع سوودانی لە جەولەی تەراخیزی شەشەم هەمووی تەرخان کردووە بۆ غاز بۆ لەبەرەوەی غاز یەکەم ئەو سووتانی ئەو غازە تەسیل لە کەش و هەوای عێراقی کردووە ڕێژەی کانسەر بۆتە حالەتێکی غێر تەبیعی گەشتۆتە حەدێکی غێر تەبیعی. لەگەڵ ئەوەش تەمەشا دەکەین مەسلەی غاز وەکو ئاماژەتان کە جەنابتان زیاتر لە 4 ملیار دۆلار ئێمە دەبێت دەخینە ناو بڵین ناو غازمان هەیە بەڵام دەچین غازیش دەکڕین ینی شتێکە غێر منطقیە. ئەو شەریکاتانەی کە دێن لە جەولەی تەراخیزی شەشەم هەمووی تەرخان دەکرێت بۆ غاز داهاتووی عێراقا داهاتووی عالەمیشە لەبەرەوەی باشترین مادەیە کە سوودی لێ وەردەگیرێت لە ئەوروپا و لە کەمترین ئەوەشی زیانیشەیە بۆ ژینگە و باشترین ئەوەشە ینی مادەیە بۆ تاقی کارەبایی بۆ کارگەکان ئەو کارگانە بە غاز زیاتر کاریگەرتر دەبێتەوەی. بەڵێ دکتۆر باکرباسی پرۆژه یاسای بودجێ بکەین بیرامنە دەما تاتە دەرباسکەن تو بخوا ناڤاڕۆکای ناڕازی بووی تایبەتی ئەوە بەرگەها چاردیا و گوهارتنێ ژنشکەیی لە ناکاودنەوە پەرلەمانی داهاتنێکردن یعنی حکوومەتە عێراقی لە گۆر پرۆژه یاسای ملزەمە دەستپێکا ئیساڵ مەهایەکی حتا نەهاژی و بەردەوام بودجێ هەرێما کوردستانê بشینیت ینی دیتناتە فعلا vêcarê باوەکێ کونکرێتی بڕیار هەیە ku kêşe bû hişandina bûcê herêma Kurdistanê çê nebît eger vê carê 400 milyar hat carekadî hemû temamî dihê نه بەخۆی بەپێی مادەی دەستوری 73 یعنی ئەو بابەتە موافقەی سەرۆکی حکوومەت سەرۆکی کۆمار وەردەگیرێ و دەستە بواری جێبەجێکردن و جێبەجێکردنەکەش لە 1/2023 خۆشبەختانە ئەو یاسایە هیچ مەترسیەک نییە لەسەر ڕێژەکەی 12.67 بەدەل لە هەموو یاساکانی پێش حکوومەت سەلاحیاتی نییە ئەو بودجەیە ببڕێ ئەوە یەکەم دەستکەوت دووەم دەستکەوت ئەو نەوتە ئیتیفاقە بەپێی مادەی 13 ئەو ئیتیفاقێکی موقەتە تا یاسای نەوت و گاز دەردەچێت ئەوە شتێکی زۆر باشە. مادەی 14 کە ئەتیمادیان لەسەر کرد بەداخەوەندێک لاینی سیاسی هەوڵیان داکەوە پارێزگاکان جیا بکەنەوە پارێزگای سلێمانی لە هەرێمی کوردستان ئەوە شکستیان هێنا. بابەتی دیکە هەوڵیاندا کە لیژنەیەکی مشتەرەک دابنێ لە فەقرە هەفتەم لە مادەی 14 لیژنەیەکی مشتەرەک دابدرێ و خاڵی ئەوەی تێبخەن کە ئەگەر هات و هەرێمی کوردستان پابند نەبوو بە مادەی 13 و 14 دەتوانن بودجەکە ببڕن ئەوەش کۆتایی پێهات سەلاحیاتەکان درا بە ئەنجومەنی نوێنەران کە بڕیار بدان لەسەر ئەم کێشانە
ئەوە هەمووی ئینجازات کەواتە ئێستا جمعەیە خەلیکە مۆڵە ماڵاو دانیشتووە بێگومان سیر دەکات دکتۆری تر سەرنجی توش گرنگە لە بەرەوەندا میلیژنەی نەفت و غازی ئاگاداری وازێکی کەواتە ئەم پرۆژە یاسایی بودجە کە بۆ 3 ساڵ بەردەوام دەکاتانی پێت وایە دەبێتە هۆی بژانەوەی زیاتری ژێرخانی ئابووری کوردستانی تر گیرفان مەترسی لەسەر ناوێ دڵنیاتان دەکەمەوە کە مەسلەی بودجەکە قەتع نابی بە هیچ شێوازێک دووەم ئەو بودجەیە دەبێتە مایەی خۆشگوزەرانی و وەکو دەڵێ اقتصادێکی گەشتر بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی ئێمە بابەتەکە بڕە پارەکە دەرخان کراوە بڕە پارەکەش یەکجار زۆرە نزیکی 16 تریلیۆنە ئەوە شتێکە ینی جێگای دڵخۆشکەرە. بەێ سپاس دکتۆر بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەندامی لیژنە نەفت و غازێ لە پارلەمانی عێراقی دکتۆر زۆر سپاس سەرچاو.